ڕات بەرامبەر ئەنجامدانی ڕێفراندۆم چییە؟ ئایا لەگەڵ سەربەخۆیی کوردستان دایت؟ سڵاو، من ناوم نەورۆز بەرزنجیە، خەڵکی شاری کەرکووکم. وەکو هەموو تاکێکی کورد زۆر پێ خۆشحاڵم ئەگەر کورد وڵات و خاک و نیشتیمانی خۆی هەبێ، دەوڵەتی خۆی هەبێ، بەڵام بە مەرجێک یەکگرتوو بێ، هەموو ئەحزابەکان دەست بخەنە ناو دەستی یەکتری، لێبوردە بن لە پێناو خاک و نیشتیمان و لە پێناو گەلی کووردا. ئێمەش هەموو تاکێکی کورد حەزەکە بە تاکید حەزەکە پاسپۆرتی خۆی هەبێ و نەجاتمان بێ لەم عێراقی کە نەتیجەی نییە. بەڕاستی ناگەیتە نەتیجە لەگەڵم عێراقیانە، لەگەڵ شیعەکەیانە، لەگەڵ سونەکەیە بەداخەوە. هیوادارم ڕۆژێک بێت ئاڵای کوردستان لە نەتەوەی گرتوەکان بەرز بێ و گەلی کوردستان وەکو هەموو گەلانی تر مافی خۆی هەبێ، وڵاتی خۆی هەبێ. ئەم پشتەوانیە ڕیفراندۆمێتکەن بە هەمی شکلاوە خەونە ملەتێ کووردە هزار ساڵانە مەجید بێت ئەمەکی خەڵکێکی هەمی تشتێمە هەی بەس دەولە دشمەکێمە و ئینشاڵڵا پشتەوانیە ملەتێ کورد ئەم مەسەلە دیشتە سەری و خەونە ملەتێ کووردە. سلام، من ناوم هەژار حسێن عەزیز، خەڵکی شێروان مەزن پێشمەرگەمە. من ئامادەمە بۆ ڕەفراندۆم، ئینشاڵڵا سەر دەکەوێ ڕێفراندۆم. هەندێک کەسێک هەیە لایەنێک هەیە ڕێفراندۆریان پێ وەختێکی ناگونجاوە، بەس ڕێفراندۆم وەختێکی زۆر گونجاوە و ئینشاڵڵا سەرکەوتوو دەبین. بەڕای من ڕێفراندۆم کارێکی چاکە بۆ ڕزگارنی کوردستان لەم کێشەی ئابووری و سیاسیانی کە تیایەتی عێراق بەرەو لێ ناچوو نەچێت، هیچ ڕێگا چارەیەکی تر نییە بۆ ڕزگارکردنی. ئێمە ئەگەر بتوانین خۆمان ڕزگارکەین بە پابەندبوون بە چەند ڕێنماییەکی پتە و کە سەربەخۆی کە سەرۆکایەتی هەرێم ڕێوی بکات، ئێمە توانین خۆمان ڕزگارکەین لەو هەموو کێشانێکی لە دەوروبەر لە وڵاتەکان دەوروبەرمان ڕۆدا بە ڕێگای ڕێفراندۆمەوە.